مامۆستاک لە پەیمانگای هونەرە جوانەکانی کوفری لە ئێستادا بەشداری بەرنامەیەکی کردووە لەسەر ئاستی عێراق. هاوڕێیانی دەڵێن یەکێکە لە هونەرمەندە بەتوانە و داینەرەکانی گەرمیان پێویستەمان پشتیوانی بکەین تاکو بێتە براوەی ئەم پرۆگرامە هونەریە و خزمەتی زیاتر بەگەلەکەی بکات. عومەر مەحموود گەنجێکی کفریە لە حەزێکی منداڵیەوە بۆ گەیشتن بە خەونی بوون بە هونەرمەند. ئێستا مامۆسای وانەبێژە لە پەیمانگای هونەرە جوانەکانی کفری. ماسا عومەر یەکێکە لە کوڕە جوانەکانی ئەو پەیمانگایە بەو دەست و پەنجانەی مامۆستایانی ئێرە گەورە بووە و تەلەبێکی زۆر چالاک بوو لە پەیمانگا، هەم لە دەرزە نەزەرەکان هەم لە دەرزە عەمەلەکان و بە پێم وابێ بە یەکەمی لە لێرە تەخەڕوجی کردووە و ماوەی 5 ساڵە لێرە وانەبێژە خزمەتەکە بە کوڕ و کچە جوانەکانی ئەم دەڤەرە. بۆیە لێرەوە داواتان لێ یەکەم کوردستانیان هەمووتان دەنگ بەم کوڕە جوانە بدەن تاکو ببێتە یەکەمی بەرنامەی یوستالێنت. یەکێکم لە فێرخوازەکانی مامۆستا عومەر، هەرچی شتێکمان پێویست بێ لە ڕووی دەرزەکانمانەوە مامۆستا عومەر پێمان ڕائەگەینە چی لە دەوام چی لە دەرەوەی دەوام یان سەردانی ماڵەوەیانەکەین. هیوای سەرکەوتنی بۆ ئەخوازم داوا لە هەموو کورد و کوردستانەکەم دەنگ بدات بۆ مامۆستا عومەر بۆ سەرکەوتنی مامۆستا عومەر سەرکەوتنی ئێمەی کووردا بە تایبەتی ناوچەی گەرمیان. هاوتا مەقامبێژێکی کفریە و لەسەر عومەری هاوڕێی دەڵێت ئێمە وەکو هونەرمەندانی گەرمیان هەموو پشتیوانێکی خۆمان بۆ مامۆستا عومەر دووپاتەکەینەوە کە بەشداری کردووە لە بەرنامەی یوستالین. مامۆستا عومەر کەسێکە بەڕاستی دەستی هەبووە لە بەرەو پێشوونی میوزیک و هونەر لە گەرمیانە بە تایبەتی لە هەموو فستیڤاڵەکانی پەیوەست بە مەقامات و ئەوانەوە بەشداری کردووە، کۆمەڵی خوێندکاری پێگەیاندووە و بۆیە داواکارم لە هەموو لایەک وەکو چۆن لە قۆناغەکانی ترا پشتگیریان کردووە و تا گەیشتووە بەم قۆناغی کۆتایی. لەم قۆناغی کۆتایی ماوە داواکارم هەموو لایەک پشتگیری بکات و بۆی بێ بە یەکەمی بەرنامەی یوستالێنت دووکە تاکە کوردە بەشداری کردووە لە ئەو بەرنامەیەدا. عومەر لە ئێستادا بەشدارە لە بەرنامەیەکی هونەری لەسەر ئاستی عێراق. دوای سەرکەوتنی بە چەندین قۆناغ گەیشتۆتە فیناڵی بەرنامەکە. بەم هەنگاوە خەرمانێکی دیکە دەخاتە سەر مێژووی هونەری شاری وەزیران. لێرەوە لە پەیمانگای هونەرە جوانەکانی کفریەوە وەکو خوێندکارێک دەستم پێکرد بە ئامێری ساز. ئێستا بووم بە مامۆستاوە قۆناغی زۆرم تێپەڕاندووە. لە ئێستادا لە بەرنامەی یوستالێنتی عەرەبی عێراقی لە کەناڵی MBC بەشداریم کردووە و قۆناغی زۆر باشم پڕیوە. ئێستا لە قۆناغی فاینەڵام کە بە دەنگدانی جمهور ئەتوانین ببین بە براوی یەکەم. زۆر سوپاسی هەموو لایەکەم کە هاوکارم بوون، سوپاسی کوردستانەکەم. من وەکو تاکە کوردێک بەشدارم لەو بەرنامەیە گەیشتوم بە قۆناغی فایناڵ. داواکارم لە خەڵکی ئەزیزی کوردستان کە چۆن منیان گەیان بە قۆناغی فایناڵ، من زۆر قەرزاری ئەوانم. بەڕاستی زۆر هاوکارم بوون. سوپاس کوردستان، زۆر سوپاس بۆ ئێوە. داواکارم لێتان ئەم هەفتەیە دەنگدان کراوەیە، بەردەوام بن ئینشەڵڵا ئەیبینەوە. داواکاریم ئەوەیە کە دەنگمان پێ بدەن. کفری پیرەشارەکەی کوردستان لەپاڵ مێژووی شارستانێت و شوێنەوارە مێژوویەکەی لە دوای مەلاوەلی و ڕەحمەتوڵڵا شەڵتاخ کە چاوکی مەقاماتی عێراقیە دەستاودەست هونەرمەندی مەقامبێژ و میوزیکژەنی لێنە بڕاوە. ئێستایش عومەر مەحموود لەو ڕێچکەیەدایە و بە بەهرەکەی و پشتیوانی دەنگدەرانی هەوڵی بەدەستهێنانی یەکەمی بەرنامەکە دەدات کە بەشدار بووە تێیدا. کەروان حەبیب، کورتسات نیوز، کفری.